سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروەها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکات. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا. دوای ئەوەی ماکوان کەریم کتێبەکەی لە عەلی یەمەنی وەرگر، گەڕایەوە بۆ ماڵەوە و ژیانی ئاسایی خۆی بەڕێ دەکرد. ماکوان دەڵێ ماوەیەکی زۆر هیچ باس و خواست و خۆنیشاندانێکی حەسقیل ڕووی نەدا. هەروەها ڕەوشەکە زۆر ئاسایی بوو لە لام و بەفرێکی زۆریش باری بوو، بە جۆرێک جادەکەی خلیسک کرده بوو. و ڕۆژێکیان کاتێک لە کار دەگەڕامەوە لە ڕێگادا کۆنتڕۆڵی ناسنامەی شۆفێری دانرا بوو و ئۆتۆمبیلەکان دوا بە دوای یەکتر ڕیزیان بەستە بوو و زۆر بە هێواشی دەجوڵان. لە پڕ حەسقیل دەرگای پێشەوەی ئۆتۆمبیلەکەی کردەوە و هات لە تەنیشتم دانیشت و وتی ماکوان چییە؟ لەگەڵ عەلی باسی چیتان دەکرد؟ ماکوانیش وتی جاکە ئەزانی چوومە بۆ لای عەلی دەوێ برزانی باسی چیمان کردووە، ئیتر بۆ چی دەپرسید؟ حەسقیل ژووتی نازانم، خۆ من علمی غەیبم پێ نییە. ماکوانیش وتی دەتەوێت چی بەدەست بهێنی لە ڕێگای منەوە؟ ئایا ئەتەوێت بچیتە لاشەی منەوە بێزارم بکەی؟ حەسقیل ژووتی من چۆن شتی وا دەکەم ماکوان؟ ئەگەر ئەوە عەلی یەمەنی بووی باس کردووی ئەوە درۆ دەکا. ماکوان بە تووڕێیەوە وتی تۆ درۆ دەکەیت و درۆزنی، عەلی فێری کردوم چۆن بتستوێنم. هەڵبەتە ماکوان نەیدەزانی چۆن بیسووتێنێت، بەڵام دەیویست بەو قسانە بیترسێنێ. دواتر ماکوان وتی پێم بڵێ تۆ سەر بە کام ئاینی؟ ماکوانیش دەڵێ هەستم کرد زۆر ترسا کاتێک لی تووڕە بووم، لە دڵی خۆم داوتم ئەی ترسێنم تا نەوێرێت لێم نزیک ببێتەوە، بەڵام خۆشم لە هەمان کاتدا دەترسام، وتم نەوەکو لە پڕ لەناو ئۆتۆمبیلەکە پەلامارم بدا، بۆیە زۆر بە هێواشی دەڕۆشتم. دواتر بە هەر شێوەیەک بێت خۆم ئارام کردەوە. لەو کاتەدا حەسقیل وتی من دەڕۆم. ماکوانش پێیوت بۆ کوێ دەڕۆی؟ بۆ هەر جێگایەک بڕۆی لە دەستی من ڕزگارت نابێت، تۆ قەرینی منیت. حەسقیل کاتێک گوێبستی ئەم قسانە بوو وتی عەلی یەمەنی چی فێر کردویت ماکوان؟ ماکوانیش وەڵامی دایەوە وتی ئەوە کێشەی تۆ نییە، پێم بڵێ کێ تۆی ناردووە و بۆچی دەتەوێت بچیتە لاشەی منەوە؟ حەسقیلش وتی لە ڕاستیدا من نامەوێت بسمە لاشەی تۆوە، بەڵام گروپەکەمان منی هەڵبژاردووە بۆ ئەوی بسمە لاشەی تۆوە. ماکوانیش پرسیاری کرد و وتی گروپی چی؟ باسی چ شتێک دەکەی؟ حەسقیل ڕوونی کردە و وتی ئێمە گروپێکین و لە بەردەست ساحیرێکی فارسی کار دەکەین و ئەویش لە کەسێکی هندیەوە فێر بووە. گەورەی ئێمەش لە جنۆکەکان داوای کردووە بسمە لاشەی تۆوە. ماکوانیش وتی ئەگەر ڕاست قسە نەکەی ئێستا دەسم بۆ لای عەلی و پێکەوە دەتسووتێنین. حەسقیلیش بەو قسەیە زۆر ترسا. ئەمە سەکێکی زۆر باش بوو لە دەستی ماکوان، وەکو خۆی دەڵێ خوای گەورە لەو کاتەدا ئەو قسەی خستە دڵمەوە تاوا بڵێم. حەسقیلیش وتی بەڕاستی قسەت بۆ دەکەم، بەڵام بەو مەرزەی تۆ ژواز لە عەلی یەمەنی بهێنی. ماکوان وتی من ئیشم بە عەلی نییە، ئەگەر تۆ ڕازگۆ بیت لەگەڵم، تەنها پێم بڵێ تۆ کارت چییە بە من و بۆچی تۆیان ناردووە بۆ لای من. حەسقیلیش وتی واز لە عەلی یەمەنی بێنە، هەموو شتێکت بۆ باز دەکەم. ماکوان دیسانەوە وتی تۆ بۆ سوتاندن باشی، بۆیە ئێستا دەچم بۆ لای عەلی، بەڵام با سەرەتا تەلەفۆنێکی بۆ بکەم.
خێرا تەلەفۆنەکەی دەرهێنا و تەلەفۆنی کرد بۆ ئەبوو حەسەن و دوای چۆنی و چاکی وتی ئەبوو حەسەن ئەڵێ چی دەست بکەین بە سووتاندنی حەسقیل. عەلی یەمەنیش لە تەلەفۆنەوە وتی جالەوە ئاسانتر هەیە کەی وێستت بە یەک چرکە دەیسووتێنم. حەسقیل کاتێک گوێبستی ئەم قسانە بوو زیڕای کرد بۆیە وتی من دا ئەبەزم و ئەڕۆم. ماکوان وتی عادەی دابنیشە و قسم بۆ بکە با نەسم بۆ لای عەلی. حەسقیلش وتی ماکوان سوێن بە ئەڵڵا هەموو شتێکت بۆ باز دەکەم بەڵام ئێستا دەبێت بڕۆم چونکە جنۆکەکانی گروپەکەم ئاگایان لێمانە و با ئۆتۆمبیلەکەشت هەڵ نەگەڕێنن. ماکوان دەڵێ کەوای وت زۆر ترسام بۆیە وتم باشە بەڵام کەیەک ببینینەوە. حەسقیل بەڵێنی دا و وتی بە زووترین کات یەکتری دەبینینەوە. دواتر حەسقیل لە ئۆتۆمبیلەکە دابەزی و ماکوانیش لە ئاوێنەی ئۆتۆمبیلەکەیەوە چاودێری دەکرد تاوەکو خۆی کرد بە کۆڵانێکا و لێون بوو. دواتر تەلەفۆنی بۆ عەلی کرد و پێیوت عەلی تۆ لەکوێی دەمەوێ بێم بۆلات. دوای ئەوەی چوو بۆ لای عەلی و پێکەوە دانیشتن عەلی بە ماکوانی وت ئایا ئەو کاتی پەیوەندیت کرد حەسقیل لە تەنیشتت بوو؟ ماکوانیش وەڵامی دایە و وتی بەڵێ لە تەنیشتم بوو. دواتر عەلی وتی هەستم کرد کە لە تەنیشتتە بۆیە بەو شێوەیە قسەم دەکرد. دواتر ماکوان وتی ئەبوو حەسەن حەسقیل هەڕەشەی کرد و وتی دەتوانین ئۆتۆمبیلەکەت وەربگەڕێنین. عەلی یەمەنیش وتی ناتوانن ئەوە تەنها درۆ دەکەن لەبەر ئەوەی تۆ هیچت بەدەستیان نەخواردووە و هیچ شت لێیان وەرنەگرتووە بەو شێوەیە تۆ تەڵسیم نەکراوی تا توانایان بەسەرتدا هەبێ. ماکوانیش وتی با ماسیم لیان وەرگرتووە و ژەمێکم لێی خواردووە و ئەوی تریش لە موزەمی دەدایە. عەلی وتی شتێک کە ساغ بێت دەسەڵاتیان بەسەریدا نییە مەگەر تام و بۆنی بگۆڕن. ئاساییە خواردنی کاڵ ناتوانن دەستکاری بکەن وەک گۆشتی حەیوان و مریشک و ماسی و هەتا دوایی. ماکوان وتی ئای چ شتێک دەتوانن کاریگەری بکەنە سەر. عەلی لە وەڵامدا وتی هەموو جۆرە مەشروبێک و سرکە و تورشیات و خواردنی کوڵاوی سەردانە پۆشراو هەروها خواردنی کۆن وەک شەربەتی کۆن واتە هەر شتێک کە لە ئەسڵی خۆی دەرچوو بێ. ماکوان وتی کەواتە ماسی ئاساییە. ئەویش وەڵامی دایە و وتی بەڵێ ئاساییە هەرچەندە عەلی یەمەنی وتی ئاساییە بەڵام ماکوان دەڵێ کاتێک گەڕامەوە بۆ ماڵ هەموو ماسیەکانم فڕێدا. بە هەر حاڵ عەلی وتی وە زانیاریت ئەوان زۆر ترسنۆکن و لە مرۆڤەکانیش دەترسن و هیچ توانە و دەسەڵاتێکیان بەسەر مرۆڤ نییە مەگەر مرۆڤەکان خۆیان بواریان بۆ بکەنەوە و دەسەڵاتیان پێ بدەن. ماکوانیش وتی بە چ شێوەیەک بواریان بۆ ئەکرێتەوە؟ عەلی لە وەڵامدا وتی بە هەڵواسینی وێنەی ڕوت لە ماڵدا و گوێگرتن لە گۆرانی و مۆسیقا بە زۆری و نەکردنی نوێژ و زیکر نەکردنی خودای گەورە هەروها ترسان لە جنۆکە و باوێشکدان و دەستنەگرتن بە دەمتەوە لە هەمان کاتدا نەوتنی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم لەگەڵ پژمین و نەوتنی ئەلحەمدولیلا سیرکردنی فلیمی ڕوت و شت خواردن و خواردنەوە لە توالێت ناشکوری کردن و هەروها سوپاسی خودای گەورەش نەکەی و لەسەر نان خواردن بسم اللهش نەکەی زنێودان بە دایک و باوکی خەڵکی یاخو شەڕەت زنێوی نێوان خەڵکی ئەمانە و زۆر شتی دیکە هەمویان بوار بۆ جنۆکە دەکەنەوە کە بە ئاسانی بێنە ناو جەستەی ئەو مرۆڤەی کە ئەو تایبەتمەندیانەی تێدایە. ماکوانیش وتی جا عەلی گیان بە قسەی تۆ بێت جنۆکە لە ناو لاشەی ئەو خەڵکە دووگۆڵی دەکا کێ هەیە یەک دوانێک لەو سیفاتانەی تیان نەبێ ئاخر با تۆزێک واقعی بین خۆ من ئەو شتانشم تێدا نییە کەسی هاتووە بۆم. عەلیش بە پێکەنینەوە وتی مانای ئەوە نییە هەر کەسێک ئەو کارانەی کرد ئیتر یەکسەر بچێتە لاشەیەوە بەڵکو ئەگەر بە زۆری بەردەوام بن لەسەر ئەو کارانە جنۆکە ئاسانتر دەتوانێت بچێتە لاشەیانەوە. گرنگترین شت ئەوەیە کە بەردەوامی هەبێت لەو کارانەدا مەرجش نییە هەموو جنۆکە و شەیتانێکەش بچێتە ناو لاشەی خەڵکیەوە. بابەتی چوونە ناو لاشەی خەڵکیەوە کارێکی هەروە ئاسان نییە بۆ ئەوان بگیرە قورسترین کارە و زۆر پێیان ناخۆشە چونکە زۆر ئازاری ئەوان دەدا. ماکوانیش وتی باشە گریمان وا هاتە لاشەی منەوە ئای ئەگەر ئەو تەحەکوم بکات و من بۆ خۆی مسەخەر بکە ئای قەزا و قەدەری خودای گەورە چی بەسەر دێ یاخود من تاوانم نییە لەو حاڵەتەدا ئەگەر کاری خراپەش بکەم لە دەسەڵاتی مندا نییە وایە یان نا یان با بڵین ئەگەر جنۆکە لە لەشی مندا بێت لە ڕووی شەرعیەوە ئەحکامی لەسەردا ئەمەزرێت چونکە لەو کاتەدا من کارە خراپەکانم نەکردووە بەڵکو جنۆکەکانن کردویانە. بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلەکەم بفرۆشم ئەو فرۆشتنە باتڵە یاخود خودای گەورە لە قورئاندا دەفەرموێت
ئەو کەسانی کە ڕیبا دەخۆن شەیتان چۆتە لەشیانەوە. خودای گەورە لە سوورەتی بەقەرە لە ئاەتی ژمارە 275 دەفەرموێت واتە ئەوانەی کە سوود دەخۆن هەڵس و کەوتیان وەک ئەو کەسە وایە کە شەیتان دەستی لێوەشان دەبێت، هەر لە دنیادا سروشتی نین و لە قیامەتشدا وەک شێت دەبن، چونکە ئەوان دەڵێن کڕین و فرۆشتن وەک سوو وایە لە حاڵەتێکدا کە خودای گەورە کڕین و فرۆشتنی حەڵال کردووە و سوشی حرام کردووە. جا ئەوەی ئامۆژگاری پەروەردگاری پێگەیشت و وازی هێنا ئەوەی دەستی کەوتووە بۆ خۆی و کاری لێپرسینەوەشی دەکەوێتە لای خوددا، بەڵام ئەوەی دەست بکاتەوە بە سوخۆری ئەوانە جێنشینی نەو دۆزەخن و ژیانی هەمیشەیی تیادا دەبەنە سەر. ئەی ئەمەیان چییە و چۆن تەفسیری دەکەی کاک عەلی؟ یاخود پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت دەفەرمێت شەیتان بەناو دەمار و خوێنی مرۆڤدا دێت و دەڕوا. ئەی ئەمەیانم چۆن بۆ تەفسیر دەکەی؟ یاخود دەمەوێت بزانم کە ئایا جنۆکەکان تەنها دەچنە لاشەی موسڵمانانەوە ئەی بۆ ناسنە لاشەی خەڵکی ترەوە واتە بێزگە لە موسڵمان بۆچی ناچێتە ناو لاشەی کافرێک یا مولحیدێک و هەتا دوایی؟ ئەی خودای گەورە لە قورئاندا نافەرموێت کە شەیتان هیچ دەسەڵاتێکی نییە بەسەرتاندا کە تەنها وەسوەسە و گومانتان لەلا دروست دەکا؟ ئەی ئەمە مانای ئەوە نییە کە هیچ توانە و دەسەڵاتێکی نییە؟ ماکوان کەریم دەڵێ لە دوای ئەوەی کۆمەڵێک پرسیارم ئاراستی عەلی کرد، عەلی هەوڵیدا وەڵامی یەک بەیەکی پرسیارەکانم بداتەوە، بەڵام دیار بوو نەیدەویست لە خۆیەوە وەڵام بداتەوە، بۆیە ڕۆشتە لای کۆمپیوتەرەکەی و هەندێک کاتی بەسەر بر. منیش بە دیاریەوە دانیشت بووم. دواتر عەلی وتی بۆ وەڵامی پرسیارەکانت شتێکم دەستکەوتووە لە کتێبخانەی شامیلەدا لە کتێبێک بە ناوی عالم الجنی والشەیاطین لەلایەن دکتۆر عومەر سولەیمان ئەلئەشقەر نووسراوە. یەکەم پرسیارت کرد دەربارەی ئەوەی کە قەزا و قەدەری خودای گەورە ڕۆڵی چی دەبێت لە کاتی چوونە ژوورەوەی جنۆکە بۆ ناو لەش. لە وەڵامدا دەڵێم بە پشتیوانی خودای گەورە ئەوەی کە ڕوودەدا بۆ خۆی قەزا و قەدەری خودای گەورەیە. قەزا واتە دروستکردن و بنیاندان و قەدەریش واتە ڕوودان. ئەو کەسێک کە دەبێتە هۆی ڕوودانەکە مرۆڤەکە خۆیەتی، یاخود بەهۆی دووریەتی لە خودای گەورە، یاخود بەهۆی نەزانیەتی لە زانستی شەرعی، بۆیە تووشی ئەو قەدەرە دەبێت کە خۆی قەزای کردووە. پاشان بە هیچ شێوەیەک مرۆڤی موسڵمان مسەخەر نابێ بۆ جنۆکە و شەیتان مەگەر خۆی ئەو شتەی بوێت و لە تاوانەوە مسەخەری بکەن بۆ خۆشیەکانی خۆی، بەو جۆرە دەکەوێتە دەست شەیتانەوە. دووەمیش دەپرسیت من تاوانم چییە لەو حاڵەتەدا ئەگەر بێنە ناو لاشم؟ ئایا ئەگەر کاری خراپەش بکەم لە دەسەڵاتی مندا نییە؟ لە وەڵامدا دەڵێم بە هۆکاری تاوان و خراپەکاری مرۆڤەکان خۆیانەوە ئەو کارەیان توش دەبێت، کەواتە خۆی بەرپرسە لەو حاڵەتە، چونکە مرۆڤەکە هەنگاوی هەڵهێناوەتەوە بۆ ئەوەی جنۆکە بچێتە ناو لاشەی. ئەی بۆچی ناسێتە ناو لاشی موسڵمانێکی پابند بە دینی خودای گەورەوە؟ سێمیش دەپرسیت ئەگەر جنۆکە بێتە لاشەی منەوە ئەحکامی شەرعیم لەسەردا ئەمەزرێت یاخود نا؟ ئایا ئەگەر هەر شتێک بفرۆشم یاخود بۆ نمونە بەهۆی جنۆکەوە ژن تەلاق بدەم یاخود ژن داوای تەلاق بکە، ئایا وەک شێتیە قەڵەمی عەفوی بەسەردا دێت یاخود نا؟ لە وەڵامی ئەم پرسیارشدا بە پشتیوانی خودای گەورە دەڵێم هەموو ئەحکامێکی لەسەر دادەمەزرێ، چونکە مرۆڤەکە کاتێک ئەمری پێدەکەن ئاگای لە خۆیەتی و خاوەن توانای تەواوە، بەڵام هەر هۆکارەکەی خۆیەتی کە کەوتۆتە ئەو بارە ناڕەحەت و ئازارە دەرونیە ناخۆشەوە، چونکە شەیتان و جنۆکە کافرەکان بە دوو شێوە کار دەکەن، یەکەم جار بە وەسوەسە، دواتر لە ڕێگەی مەسەوە واتە چوونە ناو لاشەوە، دواتریش بە سڕع یان ئازار و نەخۆشی زۆر کە زۆر زار مرۆڤەکە بە قسەیان ناکە، ئەوانیش لە بەرامبەردا تووشی ئەو ناڕەحەتیانەی دەکەن. تەنانەت هەندێک لە موسڵمانان ئەم سێ قۆناغەی کاری جنۆکە و شەیتانەکان لە یەکتری جیان ناکاتەوە، بەڵکو هەمووی هەر بە وەسوەسە دەزانێ، بەڵام لە ڕاستیدا کارەکانی ئەوان قۆناغ بە قۆناغن و تا کۆتاییەکەی بە کافرکردنی کەسەکە کۆتایی دێ یاخود دەیکەنە ساحیر. سەرەتا لە ڕێگەی وەسوەسەوە وا لە کەسەکە دەکەن نوێژ نەکە، پاشان وای لێ دێ ڕۆژ و ناگرێت و قورئانیش ناخوێنێ و بە نیەتێکی پاک زیکری خودای گەورە ناکە، هەموو کارێکی بێشەرعیش دەکات و کارە ناشەرعیەکانش بۆ خۆی دەشەرعێنێت کە ئەمانەش هۆکارن بۆ خراپ بوون، کەواتە خودی مرۆڤەکە تاوانبارە، چونکە بەدەمی داواکاریەکانی ئەوانەوە دەچێت و بە قسەیان دەکا. چوارەم شتیش نمونەی ئەو ئاەتەی هێنایەوە کە خودای گەورە دەفەرموێت واتە
ئەوانەی کە سوود دەخۆن و هەڵسوکەوتیان وەک ئەو کەسەوایە کە شەیتان دەسی لێوەشان دەبێت هەر لە دنیادا سروشتینین و لە قیامەتشدا وەک شێت دەبن، چونکە ئەوان دەڵێن کڕین و فرۆشتن وەک سوو وایە لە حاڵەتێکدا کە خودای گەورە کڕین و فرۆشتنی حەڵال کردووە و سووی حرام کردووە. جا ئەوەی ئامۆژگاری پەروەردگاری پێگەیشت و وازی هێنا ئەوەی دەستی کەوتووە بۆ خۆی و کاری لێپرسینەوەشی دەکەوێتە لای خوددا، بەڵام ئەوەی دەست بکاتەوە بە سوخۆری ئەوانە جێنشینی ناو دۆزەخن و ژیانی هەمیشەی تیادا دەبەنە سەر، کەواتە وەک ئەوان وایە نەک حاڵەتەکە لەوانیشدا بێت، چونکە بوارە دەرونیەکە قورسە کە وەکو نەخۆش هەژماریان دەکا. پێنجەمیش پرسیارت کرد کە ئایا شەیتان بەناو لاشەی مرۆڤدا دەڕوات یا خودنا؟ لە وڵامدا دەڵێم پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ واقیعەکەمان بۆ ڕوون دەکاتەوە کە دەچێتە ناو لاشەی مرۆڤ و وەک خوێن بەناو دەمارەکانیدا دەڕوا و بە خوێندنی زیکر و ڕوقیەی شەرعی دەڕوا، کەواتە دەبێت جیاوازی لە نێوان دوو بواردا بکرێ. ئەوانش وەسوسە کە شەیتان دروستی دەکا و چوونە ناو لەشەوە کە وەک خوێن بە دەمارەکاندا دەڕوا لە کاتێکدا کە مرۆڤ دوورە لە ئاینی خودای گەورە. شەشەمیش دەپرسی کە بۆچی هەردەچنە ناو لاشەی موسڵمانەوە؟ لە وڵامدا دەڵێم وانییە، بەڵکو دەچنە ناو لاشەی هەر مرۆڤێکی لاوازەوە، جا موسڵمانە یان مولحیدە یا خود یەهودیە یان نەسڕانیە، ئەوان ڕقیان لە مرۆڤە چونکە ژیانی مرۆڤیان خۆش ناوێ. دەتوانی تەماشای یوتیوب بکەی، سەدان بەرنامەی تێدایە بە زمان و ئاینە جیاوازەکانەوە کە جن سۆتە لاشەی مرۆڤانێک کە موسڵمانیش نین و زۆرترین حاڵەتیش لە ئەوروپایە. حوتەمیش دەپرسی کە خودای گەورە دەفەرموێت شەیتان هیچ دەسەڵاتێکی نییە بەسەر مرۆڤەکاندا. لە وەڵامی ئەوەشدا دەڵێم لە ڕاستیدا وایە هیچ دەسەڵاتێکی نییە، ئەویش ئەگەر مرۆڤەکە خۆی بواریان بۆ نەکاتەوە، چونکە مرۆڤەکان خۆیان ئەو دەسەڵاتە ئەدەنە دەست شەیتانەکان کە کۆنتڕۆڵیان بکە. هەروەک خۆت ئاەتەکەت باس کرد کە خودای گەورە لە قورئاندا ئەفەرمێت خودای گەورە ئاگاداری کردوینەتەوە کە کامە چاکەیە و کامە خراپەیە و کامە حەڵاڵە و کامە خراپە. ئێمە خۆمان ئەنجامیان دەدەین و شەیتانیش ئیشی جوانکردنێتی، ئێمەش بەدەمیەوە دەچین و خۆمان دەسەڵاتی ئەدەینێ و بە قسەی دەکەین. ماکوانیش بە عەلی وت بارەکە الله فیکم ئەخی عەلی، ئەم دوعایەشت بۆ دەکەم، جەزاکە الله خەیرەن وەرەزەقەکە طەیرەن وەزەوەجەکە من حوور العین. دواتر عەلی بە ماکوانی وت ماکوان من دوو زنۆکەی موسڵمانی هاوڕێم هەیە، ئارەزوو دەکەی پێتی بناسێنم؟ ماکوانیش وتی زا ئێستا ژنۆری ئەمانن، عەلی گیان خۆمان ڕەفیقمان کەم نییە، ئەنجا بچین زنۆکەش بکەین بە هاوڕێمان، کورە من گیرم بەدەست دانەیەکەوە خواردووە، ئێستا تۆ دوانی ترم پێدەناسێنی؟ عەلی ژووتی ماکوان ئەمانە موسڵمانن و زنۆکەی زۆر باش و بەڕێز و خواناسن و ئێمەیان زۆر خۆش دەوێ. ماکوانیش وتی دەی باشە با ئەوانیش بناسین، ئادەی بانگیان بکە. عەلی ژووتی ئەوان لێرە نین، بەڵکو لە یەمەنن و دەبێت بڕۆین بۆ لایەن. ماکوانیش وتی باشتر عەلی گیان کە چووی بۆ لایەن سەلامی منیان پێ بگەێنە و من ئیشم پێیان نییە. عەلی یەمەنیش وتی ماکوان بڕوا بکە ناوچەکانی یەمەن دارستان و شاخاوین و زۆر لە نەروی جوانترن. ماکوانیش وتی عەلی گیان من نایم بۆ ئەوێ و بۆ خۆت بڕۆ، بەڵام پێویستەکە من لەم کاتەدا چی بکەم؟ عەلی لە وەڵامدا وتی تۆ هەمیشە بە چاکی زیکرەکانت بخوێنە و لە کاتی خەوتن ئایەتل کورسی بخوێنە و نوێژەکانت لە کاتی خۆیدا ئەنجام بدە، بە تایبەتی بەیانیان و عیشایان، بۆ جۆرە پشتیوان بە خودا پارێزراو دەبی لە شەیتانی گەورەش. دواتر ماکوان دەڵێ گەڕامەوە بۆ ماڵە و خەریکی ژیانی ئاسایی خۆم بووم و بۆ ماوەیەکی دوور و درێژ چاوم بە حەسقیل نەکەوت. دواتر بۆ ماوەی هەفتەیەک مۆڵەتم لە کارەکەم وەرگر، چونکە هەندێک کاری تایبەتم هەبوو ئەنجامی بدەم. من زۆر بە دارستان و شاخ و سەردەریا ئارەزوومەندم و حەزم لە سروشتی خودای گەورەیە. ڕۆژێک نانم زۆر خواردبوو، بە خێزانشم وت کە زۆرم خواردووە، حەز دەکەم بڕۆم کەمێک بگەڕێم بەو دارستانانەدا، نایت بەیەکەوە بڕۆین؟ خێزانەکەی ماکوانیش وتی کە ئەمڕۆ کارم زۆرە و ناتوانم لەگەڵت بێم. ماکوان دەڵێ بە هەر حاڵ وردە وردە ڕێگام گرتە بەرو چوومە ناو دارستان بۆ ئەوەی بە پێ بگەڕێم، بەڵام سوبحان الله چیم بینی؟ هەرچی ئافرەتی جوان بوو لەناو ئەو دارستانەدا بوو، ئەهاتن و ئەڕۆشتن بەلامدا، یەک پیاوێکم نەبینی لە نێویاندا، بەڵکو هەمووی ئافرەتی ناسک و کچی شاز و نازدار و جوان و باڵا بەرز و نازەنین بوون، هەمووی بەنازەوە پێ ئەکەنین بەڕوومدا. ماکوانیش وتی ئەی خوای پەروەردگار فریام کەویت،
ئەم هەموو جوانیە چییە؟ کەش و هەوای ناو دارستان و بناری دۆڵەکە و دامێنی هەوردابووی لە زەوی و لە هەندێک شوێن بۆنی دارستان و ئەو هەموو سروشتە جوانە سەرسامی کردبووم. بەڵام ڕێگاکەم لێ هەڵە بوو، نەم دەزانی ڕۆ و کوێ بڕۆم. وتم با پرسیارێک لەم کسانە بکەم، بەڵام ماکوان نەیدەزانی کە ئەو کۆبوونەوەیە فیستیڤاڵە یاخود چی و بۆچی ئەو شوێنە بەو شێوەیە قەرەباڵغا. هەرچی هاوارم کرد بە نەرویزی هیچ وەڵامێک نەبوو. هەر نزیک دەبوومەوە لە یەکێک لەو کچانە ڕاستەوخۆ زیاتر لێم دوور دەکەوتەوە. بە ئینگلیزی هاوارم کرد کەس وەڵامی نەدامەوە. ئاسکەکان ڕەوەزیان دەکرد و کچەکان بریقەیان دەهات و جاروبار بە دەستی کسەکانەوە سەگی ڕەشم دەبینی. ئیتر زۆر ترسام و نەمدەزانی چی بکەم. ئەوەی بیرم بەلایدا نەدەڕۆژ قورئان خوێندن بوو. هەستم کرد سنگم زۆر توند بووە و هەناسەشم بۆ نادرێ. بەڵام بیرم کەوتەوە کە من قورئان دەزانم. ڕاستەوخۆ ئایەتل کورسیم خوێن، وەکو ئاوێکی بەخوور خۆشی لە سرمەوە بۆ بنی پێم بە گیانم داهات. ئینجاش معەزەتەینم خوێن، واتە قل ئەعوذ برب الفەلق و قل ئەعوذ برب الناس و قل هو الله ئەحەد. سێ جار لەسەر یەک. هاتمەوە دۆخی ئاسایە و ڕێگای خۆم دۆزیەوە و بەزووی گەڕامەوە. کاتێکش نزیک بوومەوە لە ئاوەدانی لە ڕێگادا حەسقیلم بینی کە 4 مانگ بوو نەمبینی بوو. تەماشام کرد ئانای کچشمی بەدەستەوەیە. لێرە چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمان. هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەسێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبە کارت سالاک بکەن. و لە بیرشتان نەسێت هەر ڕەخنەوە پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.